بەڵە بەڕێزان ئێستا دەچینە لای پامنێرمان ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە ئازاد سڵاوی خواد لێ بێت ئەگەر ئێستا گوێبیستی ئێمەی جەژنت پیرۆز بێ نوێژ ڕۆژ و تاعاتت قوبول بێ بە شێوازێکی گشتی مەراسیمی جەژن لە دەڤەری سۆران و دەوروبەری چۆن بەڕێوە چووە گەرموگوڕی ئەم ساڵ لە چاو ساڵانی دیکەیە چۆنە ئەگەر وێنەیەکی مەراسیمی جەژنمان لە ناوچەی سۆران و دەوروبەری بۆ بگوازیتەوە سوپاس دەکەین. بەڵە کاکدانا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێ جەژنی ئێوە و تەواوی کارمەندانی کەناڵی پەیام و هەروەها بینەرانی بەڕێزیش پیرۆز بێتن. سەبارەت بە بەڕێوەچوونی مەراسیمی جەژن بە گشتی لە قەزای سۆران ئەتوانم بڵێم جیاواز لە ساڵی ڕابردوو کەوا جەژنی ڕەمەزانی ساڵی ڕابردوو کەرەنتینە بوو هەروەها بەوەی ڤایرۆسی کۆرۆنا خەڵک کەمتریان توانی سەردانی یەکتر بکەن. بەڵام ئەم ساڵ گەرموگوڕیەکی زیاتر بە جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە دیار بووە هاوڵاتیان لە گەڕەکەکان دراوسەکان خزم و کەسوکارەکان سەردانی یەکتریان نەکرد و جەژنە پیرۆزەیان ئاراستەی یەکتر ئەکرد. جەژن دەرفەتێکی باشە بۆ ئەوەی هاوڵاتیان سەردانی یەکتر بکەنەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێزتر بکەن بە حکمی ئەوەی ڕۆژانە خەڵک سەرقاڵە کەمتر ئەتوانێت سەردانی یەکتر بکە. بەڵام لە جەژندا دەرفەتێکی باشیان لە بەردەستە کەوا بتوانن پەیوەندیەکانیان بەهێزتر بکەنەوە و سەردانی یەکتر بکەن. بەگشتی لە قەزای سۆران ئەتوانم بڵێم جەژن گەرموگڕی زۆری پێوە دیارەوە خەڵک سەردانی یەکتر ئەکاتن. ئەمڕۆژ کە ڕۆژی دووەمە بڵێن لە ڕۆژانی دووەم و سێمی جەژنیش خەڵک سەردانی یەکتر ئەکاتن و جەژنە پیرۆزە ئاراستەی یەکتر ئەکاتن. لە دەڤەری سۆران سەبارەت بە ناوچە گەشتیاریەکان دیارە ١٨ ناوچە گەشتیاریەکانی سنووری قەزای بڵێ سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنێتن. ناوچەیەکی گەشتیاری گرنگە سەرجەم ناوچە گەشتیاریەکان ئامادەکاریان بۆ کراوە بۆ ئەوی پێشوازی لە گەشتیاران بکەن هەر لە هاوینە هەواری بێخاڵ و گەلی عەلیبە